هاتووە؟ دەی دەرگاکە بکەوە بزانە چێە. ئەگەر هەر کەسێک بوو ڕێگە نەدەی بێتە ژوورەوە. ڕاجینی هەوڵ نەدە هیچ کارێک بکەیتە، ئەگەر نا میشکە. چۆنی کچەکەم؟ دایکە؟ دایکە تۆ لێرەی؟ چییە بۆچی بۆ شێوەیە سێرم دەکەی؟ یانی چییە ناتوانم کچەکەم ببینم؟ بۆ شێوەیە نییە. دایکە تەنها یەک خولەک دایکە. مادام ئەمڕۆ ڕۆژی یەکشەممەیە خۆم کۆ کردەوە وتم با بڕۆین بۆ پەرستگا. نزام کرد بۆ ئەوەی خێزانەکەمان هەمیشە سەلامەت بێت. بەڕاستی ئافرین بۆ تۆ. سڵاو. منیش بە خۆمم دەوێت یانی ئەگە بگەڕیتەوە بۆ ئەوێ لە شوێنی ئێمەدا نزا بکەیت باشتر دەبێت. ڕاجی چی ڕووی داوە؟ ئێوە چیتان لێ بەسەراتەوە بۆچی هەموو تاش لەژاون؟ سازکار و سوارە لێرە نین؟ ئەوان لە ژوورەوەن دەڕۆم بۆ ئەوەی چاوم پێیان بکەوێ. دایکە بوەستە. ڕاجێنی چی ڕووی داوە؟ پێم بڵێ هیچ کێشەیەکەیە؟ هەمووتان زۆر سەیرش لەژاون. وا جارەکە لەوەش خۆی چووە پێویستە لێرە ببێنێ دەرەوە. ئۆتۆمبیلەکە لە ناوە قوفڵ کراوە. چی بکەین؟ پێویستە پەنجەرەکە بشێنین. دەی خێرا کە سازکار کارەکە بکە. زۆر باشە. خانمەکەم تۆ باشی؟ بۆچی وڵامە نادەیتەوە؟ بەڵێ باشم. من زۆر باشم. بڕە ئای بۆ بێنە. پێم بڵێن هیچ کێشەیەکتان هەیە؟ چی ڕووی داوە؟ ناپورێ هەموو شتێک لێرە باشە، بەڵام ڕاستەکەی تۆ لە ناکاو هاتی و ئێمەش سەرمە سوورمە. بۆ نێوە پورێ ئێمە ئێستا هەمووان دەستێ دەرەوە. ینی ببوورە پورێ، من دەمدەویست بەو شێوەیە بریندارت بکەم. لەو هەڵبژاردن زیاتری شتێشترم لە بەردەمدانە، نامەوێت لەگەڵ خۆمان تۆش و شێشە بکەم. لاکشی کوڕەکەم،
لانی کەم باساسکار و سوارە ببینم. نەخێرە چونکە ئەوان ڕۆشتن بۆ بازار. هەروەها کەمێک دۆ دەکەون. سێری کە سەرویزە دواتر دەتوانین بیان بینیت. باش. بەڵێ دایکە من تا دەرەوە بەڕێ دەکەم دەی وەرە. بەو بۆ نێوە. ئێوە بۆ چۆ دەڕۆن؟ ڕاستیەکەی شارمیزە لە دوای ماوەیەکی زۆر خێزانەکەمان دووبارە بەیەکەوە کۆبوون. بۆ مادام ئێستا هەمومان بەیەکەوەین دەڕۆین بۆ بەیەکەوە گەشتێک دەکەین. بەڕاست؟ ئەو شتە زۆر جوانە. بە دڵنیاییەوە ئەگەر کێشەیەکتانە من پەیوەندی بەشی خارەوە دەکەم و پێی دەڵێم کە کوڕەکەشمان بێنێت ئێمەش لەگەڵ بەڵاوین. نەخێر دایکە نامانەوێت لەگەڵماندا بیت و ئێستش بە خێرایی بڕۆ. ڕاژین چ لێ بەسەراتوە بۆچی بەو شێوەیە قسە دەکەیت؟ نەخێر دایکە تکایە بە خێرایی لێرە بڕۆ نامانەوێت لەگەڵماندا بیت. دەی ئێستا بە خێرایی لێرە بڕۆ تکایە بڕۆ. ئەو دەنگە چی بوو ژێم لێ بوو؟ دەنگ گوێ پێمە دەتەوە ئێمە خۆمان ئەو بابەتە چارەسەر دەکەین. دەی ئێستا بڕۆ دەی دایکە بڕۆ. پورێ تکایە ڕاژینی پێدەڵە لێرە بڕۆ دەی بڕۆ. ئێوە باسی چی دەکەن؟ بەڕاستی زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. چی بۆ خانمەکەم؟ دەتوانم یارمەتیت بدەم؟ نا هیچ شتێکم ناوێت سپاس. هەموو بابەتەکە ئەوەیە کە من کەمێک نەخۆش بووم و سەرم ئازاری هەبوو بۆیە نەمتوانی بە باشی کۆنتڕۆلی خۆم بکەم. دایکە من مەبەستم ئەوەیە تۆ ئێستا بڕۆ بۆ ماڵەوە باوکیشم ئاگادار بکەوە بۆ ئەوی بێت بۆ خۆشت براکەم ئامادە بکە و بە باوکم بڵێ خۆی ئامادە بکات بۆی هەمومان بەیەکەوە بڕێن. هەرکە ئێمەش خۆمان ئامادە کرد بەلێ ئێوەدا تێدەپەڕین و دەتەن بین هەمومان بەیەکەوە دەڕێن. باشە من زۆر سەرم سوورماوە چۆن تۆ لاکشی بەو شێوەیە قسە لەگەڵ من دەکەن؟ بەڵێ پورێ مەوەستمان ئەوەیە بە خێرایی بڕۆیت و خۆت ئامادە بکەیتەوە ئەمە هەموو ئایشش بێنی بێکەوە. باش کچەکەم پەرداغێک ئاوم بۆ دەنیت من زۆر تینومە هەر ئێستا دەهێنم. من دەتوانم داوای یارمەتی لە دایکم بکەم. دایکە ئێستا هەمومان ژیانمان لە مەترسیدایە چونکە ماشوونێکێل هاتوون و چەکداریان لەگەڵ خۆیان هێناوە و هەمومان گەمارۆ دراوین. تەنها یەک کات ژمێرمان لە بەردەمە پێویستە بە خێرایی پۆلیس ئاگادار بکەیتەوە بیان هێنیت بۆ ئێرە ئەگەر نامیشکا لە دەست دەدەین. دایکە ئەسیرکە
هەندێک ئەو لەسەر ڕوخسارتە دەی بیانسڕە پێمی بدەوە کەواتە من دەڕۆم لە بەرشی خار و وە کوڕەکەم بۆ ئەوەی بە باشە خۆمان ئامادە بکەین دای کاتێکی خۆشحاڵ بووم خوات لەگەڵ بێت ئافرین بەڵام ئێمە هیچ ڕێگایەکمان بۆ نێشتونەتەوە بۆ ئەوەی هەڵە بکەن وانە؟ وە سەرباری ئەوەش نواندنەکەت زۆر جوان ئەوە تۆ بۆ چۆ دەڕۆیت؟ حەز دەکەم خواردنتان بۆ ئامادە بکەم ئەمڕۆ حەز دەکەن چی بخۆن؟ لەناو بەفرگرەکە ئەو هەیە؟ دایکە ئێستا ئێمە هەمومان ژیانمان لە مەترسیدایە چونکە نامشی و نیکەل هاتوونە بۆ ئێرە و چەکداریان لەگەڵ خۆیان داهێناوە و گەمارۆ دراوین تەنها یەک کاتژمێرمان لە بەردەمە پێویستە بە خێرایی بە پۆلیس بڵێن خێرابیان هێنن بۆ ئێرە ئەگەر نامیشکا لە دەست دەدەین دایکە بە خێرایی کارێک بۆ ئێمە بکە نیکەل بەخێرایی ئەو ئافرەتە بوەستەنە پێ دڵم خێرابە چونکە ڕاجنی هەموو شتێکی لێرە نووسیوە بۆ دایکی سەیری چی دەکەن دەی بە خێرای بڕۆنەوە ئافرەتە بێنن ئەو پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە نیکەل تکایە دایکە پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە تکایە واسی لێ بێنن دایکە ئێستا ئێمە هەموو ژیانمان لە مەترسیدایە چونکە ماشی و نیکێل هاتون بۆ ئێرە و چەکیان لەگەڵ خۆیان هێناوە هەمومان گەمارۆ دراوین تەنیا یەک کاتژمێرمان لە بەردەمە پێویستە بە خێرایی پۆلیس ئاگادار بکەیتەوە سازکار پێویستە ژووری خەزێنەکە بە زووترین کات بدۆزینەوە تەنها یەک کاتژمێرمان لە بەردەمە سوارە بە هیچ شێوەیەک نابێت بترسین ئێمە ئێستا پێویستە بە ئارامی بیر بکەینەوە باشە دەی با بە باشی بگەڕێین تەکسی وازم لێ بێنن دوورکەونەوە وتم وازم لێ بێنن پێت دەڵێم وازم لێ بێنە تکایە وتم وازم لێ بێنن چی دەکەن واسی لێ بێنن؟ دەستن لابە دایکە بەسە دایکە پورێ
لە چی دەکردەوە؟ وا دەزانین دەتوانیت درۆمان لەگەڵدا بکەی و ئێمەش ناتوانین ئاشکرات بکەین. دارم بەرەوە مانشی بەسی تر مەترسە بە خاتری هەموو هەڵەکانیان سزا دەدرێن و پەشیمان دەبنەوە بۆ ئەو هەڵانی کە بەرامبەرمان کردویانە. نیکێل دایکە! سوارە و سانسکارەوە کار دەکەن کە تۆ دەتەوێت تکایە و چەکە دوور بخۆ تکایە. قسەکەی تۆ ڕاستە بەڵام ئەوە کۆتا هەڵەتان دەبێت بۆیە بە باشی گوێم لێ بگرم زان چیتان پێ دەڵم. تانها 24 خولەکتان لە بەردەما و هەر بۆیە پێویست بە هیچ کارێک ناکات. بەسە پێویست بە گریان ناکات. دەی بڕۆ خواردنمان بۆ ئامادە بکە. دەی بڕۆ؟ دەی بڕۆ دەی خواردنێکمان بۆ ئامادەکە. منیش زۆرم برسیە و بەم بۆنەوە برسیم بێت نازانم چی بەسەر هەر یەکێک لێەوە دەهێنم. دەبڕۆ دەی خێرا بە. نیکێل کەمێک گارم بووە هەر ئێستا خواردن ئامادە دەکەین و چیتر هیچ کارێکی هەڵەش ناکەینەوە. باشە ئافەرین دەی. ئەو دەنگە چی بوو گوێم لێ بوو؟ وەرە سوارە هیچ شتێک لێرە نییە. ئەگەر هیچ کەسێک لێرە نەبێدەی چۆنەوە کەوت لەوانەیە مشک بێ. بەڕاستی و قسەی دەکەی چۆن مشک گوڵدانێکی ئەوەندە گەورە دەکەوێنێت دای وا بڕۆین و بە خێرایی چاودێری دەرگای پشتۆ بکەین. وەرە هەروە لێرەش هیچ شتێک نییە. وەرە دەی سوارە تەنها 25 خولە کاتمان لە بەردەمدامەوە پێویستە بە خێرایی ئەو کارە بکەین کە بۆی هاتووین. ڕاژینی ئەگەر پرسیاریان لێکردن کێمە بۆچی خواردنە ناخۆین ئەو کاتە چی بڵێنیمە؟ ئەسانە پێیان دەڵێن کە دایکم و باوکم نابێ شیرینی بخۆن و ئێمە شتێکمان بۆ ئامادەکردوون کە دەتوانن بیخۆن. پێوی بدە فەرموو. یانی هێشتا خواردنەکە ئامادە نەبووە؟
نیکێل یەک خولەک بۆستە. ئەنی بەڕاستی تۆ کارێکی لەم شێوە دەکەی؟ مەبەستم ئەوەیە چۆن پێشخاون ماڵ دەیخۆیت ئێستا وا بیر دەکەنەوە کە ئێمە ڕێز لە گەورەکان ناگرین، وانییە؟ هەر بۆیەش با ئەوان سەرەتا بیخۆن و دوای ئەوە ئێمە دەیخۆین. ئێ باشە هەر چۆنێکتان دەوێت. ڕاژینی ئەوە بگرە بەسەر هەمووان دادا باشی بکەدەی. ڕاجینی ئەوە چییە؟ من هەز دەکەم کە تۆ جیاوازی دەکەیت چونکە بۆ ئەوان لێ قاپداتری دەکەیت و نزیک قاپەکانی ئێمە نەکەوتی. ئەوە لەبەر ئەوەیە کە دایکم نەخۆشی شەکرێ هەیە بە هیچ شێوەیەک نابێ خواردنی شیرینی بخوات و ئێمەش لەبەر تەندروستی ئەو خواردنی بێشەکر ئامادە دەکەین. هەر ئەوەندەیە. تەنها دایکت نەخۆشە؟ بەڵام تۆ نا. دەی ئەوەم پێ بدە و ئەوەش تۆ بیخۆ. بیرۆکەکە ئەوەیە کە خواردنی بێشەکر بە هیچ شێوەیە کێش زیاد ناکات. دەی بیخۆ. بیرکردنەوەی ناوێت تەواوی کە. ئەگەر باوکم ئێستا خواردنە بخوات ئەوانە خۆش دەکەوت و شتێکی لێ بەسەر دێت هەر بۆی پێویستە ئێستا و کارە بوەستێنم. نەخێر. من دەرمانی خۆم کردوتە ناو خواردنەکە. تکایە با باوکم نەیخوات چونکە خراپە. من ئەوەم زانی. یعنی تۆ ئەوەت بۆ تێکردوون هەر بۆیە ناتەوێت باوکت لێی بخوات وانییە؟ لەکشی دەی لەیدەن. نەخێر نەخێر واسی لێ بێنن پێتان دەڵێم واسی لێ بێنن دوورکەونەوە. ڕاژینی تاوکەیە. هەر ئێستا لە ژوورێک بەندی بکەن. خێرابە. لەکشی باش بوو بەو شێوەیە کامێرەکان لە کار کەوتن. دەی با ئێستا کارەکانمان تەواو بکەین. دەی خان مەکەم ئەوان هەردووچە لە ژووری خەزێنەکانن. خۆشەویستەکەم لە کۆتاییدا هەموو سامانەکە دەبێت بەهی ئێمە و دەست بە ژیانێکی نوێ و خۆش دەکەین.
ئەو دەنگە لێرەوە هات دەی لەگەڵ من داوەرە بەڕێز نیکەل سەرقاڵە دەی ئێستا لەگەڵ من داوەرە سازکارەوە خۆیەتی بۆستە دەی بە دڵنیایەوە ئەو پشیلەیە بەڵام بە هەر حاڵ با بڕۆین دڵنیا ببینەوە دەی ئەوە دزە ئەوە دزە نەکەی ڕاکەی وەرە لە شوێنی خۆت بوەستە دز دز بوەستە بۆستە ڕانەکەی ناتبینی ڕایان کرد دەی پەیوەندی بە پۆلیسی بکە ئێستا پەیوەندی دەکەم ئەلو بنکەی پۆلیسە بەڵێ ئێمە ژمارە ئۆتۆمبیلەکەمان لەبەر کردووە 3 4 2 1 کارەکەمان تاوا کرد کاتژمێر چەنە کاتەکە زۆر درەنگ بووە تاوکو ئێستا لە ئەوان وەڵە ڕێگان دەگەڕێنەوە هەر ئێستا ئەوان تۆماری دەنجیان بۆ ناردم ئەوە تا کارەکەمان تاوا کرد شەش کەس بوون ئەوانی تر بۆ کوێ ڕۆشتون نیکل ئێمە پێویستە ئەو وڵاتە جێ بێڵین و بڕۆین هەر کە پارەکەمان بەدەست گەیشت یەکسەر دەڕۆین بەڕاستی من ئێستا زۆر دڵخۆشم لە کۆتاییدا بەیەکەوە دەڕۆین مانای وایە سیان لە شوورەوەن تەنها یەکێکیان دێت و دەڕوات بیرم کەوتەوە خەریک بوو لە خۆشیە بەتەواوی لە بیری بکەم تۆ چی لێ بەسەر هاتووە چی ڕوویداوە هیچ نییە هەموو شتێک باشە تۆ وەرە پەنجەرێک کراوەیە ئەدەمێت یارمەتیم دەی بۆی دای بخینەوە دەی لەگەڵم داوەرە بیبن خێرا بیبەنە لای ئەوان
کاندڵ ڕەسیدەنس و کەمپەنسکی هۆتەل دەکەوێتە شوێنێکی هەرە دڵڕفێنی شاری هەولێر کە دیمەنەکانی چواردەوری هەستێکی نایاب دەبەشنە دانیشتوانی پرۆژەکە هەلێکی زێڕینت لە بەردەستە و لە دەستی مەدا. لەکشی دەی سەکانتان بێنە خوارەوە هەر ئێستا. نیکێل واز لە خێزانەکەم بێنە با بڕۆن. ئەگەردە لە پیاوەکانە دەدەم. نیکەل دەی ئێستا دەتوانیت چی بکەیت؟ ئەوە خۆم کوشتم ئێستا ژنۆرە میشکایە. نانیکێل ئەتکات لێ دەکەم واز دەبێنە تکا دەکەم من چەکەم فڕێ دەدەم. چی؟ ئێوە بڕۆم بزان کێ هات. بەدڵنیەوە سانسکارە. بیگرن و لێرەون بن. سێریکە دایکە تۆش لێرەی؟ کچەکەم تۆ باشی؟ بەڵێ دایکە من باشم. ئافەری سوارە ڕێک لە کاتی خۆیدا کارەکە تەواو کرد. ئافەری نیکێل ئێمە ئەو هەموو کارانەمان کرد کە تۆ پێدوتین. ئێستا لە ماڵەکە ئێمە بڕۆ دەرەوە بگەڕەوە شوێنی لێ هاتبوو. سوارە تۆ ڕاست دەکەی بەڵام دەزانیت کە تۆ لێرە نەبووی ڕوویدا خوشکەکەت و هاوسەرەکەی گوێیان لە ئێمە نەگرت. ئەوان هەوڵیاندا کە فریومان بدەن و ڕابکەن و من دڵنیام لەوەی کاتێک کە دەڕۆین دەڕۆنە لای پۆلیس و پەیوەندی پێوە دەکەن سکاڵاشمان لەسەر تۆمار دەکەن. هەر بۆیە من ناتوانم ئێستا بڕۆم. ئەوان نابێت بە زیندوی بمێننەوە پێویستە کۆتاییان پێبێنین. بە خێرای تەقیان لێ بکە و با هیچ کەسێک بە زیندوی نەمێنێتەوە. لە ڕاستیدا من و نیکل نەمان دەویست بەم شێوێ بێت. ئێوە هەمووتان منتان ناچار کرد ئەمە بکەم. بەڵام بەداخەوە ئێستا یەک لە دوای یەک دەتان کوژین. ئێستا ئێوە هەرچێک بکەن ناتوانن پەشیمانم بکەنەوە. ئێوە هەمووتان دەبێ بازی ئەم کارەتان بدەن. زۆر بە باشی ئاگادار بە وە یەکسەر بیان کوژە. دەی خۆشەویستەکەم یەک دوو سێ. نیکل چیت بەسەر هات؟ باش بوو لە کاتی خۆتان داهاتن ئەگەر ناوان هەمومانیان لێرە دەکوست.
ئێستا پۆلیس لێرەیە هەر کەسێک چەکی لایە هەر ئێستا لەسەر زەوی داینێت دەی خێرا بە هەر ئێستا چەکەکەت لەسەر زەوی دانێت ئەوانە دوو کەسە بوون کە دزیان لە بانکەکە کرد پێویستە ژۆم لێ بگریت هەموو شتێکت بە تەواوی بڕوون دەکەمەوە ئێمە هەڵەبووین چونکە نیکێل هۆکاری هەموو شتێک بوو ئەو دەرگاکانی لەسەر داخستین لەوە زیاتر هیچ ڕێگایەکی تر نەما ئێمە لەسەر ئەو ڕێگایە ڕۆشتین کە ئەوان وتیان خۆیان ئاگاداریان بۆ بیان پارێزە لە هەموو ئەو خراپەکارانی کە لە ژیاندا هەیەن هەموو تەمەنیان بە دڵخۆشی بژی خوددایە بیان پارێزە لە هەموو خراپەکاریەک وە ژیانێکی خۆشیان پێ ببەخشە کە تیادا بە ئەسوودەیی بشی وە نامەوێت بە دڵتەنجی بیان بینم ساسکار لاکشی سوارە و ڕاجینی لەکوێ خۆیان ئامادە دەکەن و دێن بۆچی خۆیان ئامادە دەکەن یان دەبێت لەبەرچی خۆیان ئامادە بکەن لەبەرچی دەی بە خێرایی قسە بکەن و بەبێ ئەوەی هیچ پێچپەنایەک بکەن دەی هەر ئێستا بڕۆن بۆ لایەن و پێیان بڵێن بە خێرایی بێن درەنگ نەکەون چونکە چاوەڕێیان دەکەین دەی گیانەکەم دەی پێیان بڵێ ئێستا بێن باشە پورێ بەڵام هەروەکو دەزانین سوارە و ڕاجینە حەز دەکەن بە هێواش خۆیان ئامادە بکەن هەمووتان دەزانن کە چیرۆکەکەی ئێمە لە ماڵەدا دەستی پێکرد لەگەڵ سوارە و ڕاجینی
چی